دوای ئەوەی ڕۆژی حەفدەی مانگ گەنجێکی باڵەکایەتی بە ناوی جەبار عوسمان هەوڵی ڕزگارکردنی ئافرەتێکی عەرەبی لە ڕووباری باڵەکایەتیدا و ژیانی خۆی کردە قوربانی، ڕووداوەکە دەنگدانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا. بەو هۆیشەوە چەندین کەسایەتی عەرەب بە مەبەستی دڵدانەوە و هاوخەمی لە گوندی بەرسیرین بەشداری پرسەکەیان کرد و سوپاسی بنەماڵەکەیان کرد و خۆیان بە خەرزداری ئەو بنەماڵەیە و گەلی کورد زانی. بسم الله الرحمن الرحيم. احنا متعنين نشكر عائلة المرحوم جبار عثمان جزيل الشكر على تضحيته الغالية، وإنما هذا يدل على أنه إنسان رائع وإنسان مؤمن بالله وإنسان يعني إنسانيته فاقت كل شيء، لأنه اللي يضحي بالنفس هي أقصى غاية الجودي. فإحنا نشكر العائلة ونشكر كل إقليم كردستان على هاي التضحية الغالية اللي ضحى بها لإنقاذ نفس. بەڕێزان تابان ئێمە بەخێراتنی و بەڕێزان دەکەن کە لەو ڕێی دوورەوە هاتوون خەمی ئێمەیان کەمتر کردەوە بەخێر بێن سەر چاوان. حادسێکی دڵتەزێن بوو بەڕاستی هەمومان نیگەران کرد لێرە. ئەمە لێرە باز لەوە بکەم کە خەڵکی ئەم منتەقەیە هەمیشە ڕوحیەتێکی لێبوردووی هەبووە و ئەو کەلتورە هەمیشە لەناو میلەتی کووردا هەبووە. نمونەیەکی بچووک لێرە ئەو ڕۆژێک کە ئەم حادسەی ڕوویداد ئێمە یەکەم جار هەوڵماندا ئەو ئافرەتە ڕزگارکەین، تەرمی ئەومان هێنایە دەرێ و ڕەوانەمان کرد زۆر بەڕێک و پێکی، و دوای 2 سعات 2 کاتژمێر ئەو گەنجەکەی خۆمان لە ئاو دەرهێنا و بەخاکمان سپارد. ئەمە ئەو شوێنەیە کە ئافرەتە عەرەبەکە لەسەر کورسیەک دانیشت بوو. لێرەوە دەکەوێتە نێوڕووبارەوە. باوکی جەباری قوربانیش دەڵێت کوڕەکەم کاسبکار بوو، لەو شوێنە دوکانی هەبووە و لە خەودا بووە. کاتێک بەهات و هاواری ئەو ماڵە بە ئاگا هاتووە هەوڵی ڕزگارکردنی گەشتیارە عەرەبەکەی داوە، بەڵام ئافرەتەکە کوڕەکەشی لەگەڵ خۆی دەخنچێنێت و بۆ یەکزاری ماڵ ئاواییان لێ دەکات. کاتی بەیانی بوو سعات 8:30 بوو کە ئەو ئافرەتا کەویتە ڕووباری. هاواری ئەو عایلەی دێتە سەرێ کوڕەکەی من لەسەر نان و چاو و غاریدا، کە غاریدا یعنی نعلەکانی لەسەر ڕووبار زەینی لەوەی نەبوو کە نعلەکانیشی لە پا دەرپەڕی لە تاوی ئەو ئافرەتا کە دیتی ئەو هەموو زەلامانە مێردی کوڕەکانی کوڕی جەعیرەکانیان لە دیار وەستان و قەدەمیان شکاوە و نەیانتوانی ئەو ژنە ئافرەتە کە داچیتیان کە خوشتیان کە هەر کەسێکە دەری بێنن ئەو لە پێناوی ئەو ڕەب العالەمینە ئەو خوایە گەورە هەندل سۆزی ئەو خەرکەی بوو، هەندل سۆزی ئافرەت و مناڵ بوو بە هەزارەها پێشی ئەو عادیسە چەند جاری تر مناڵی دەرێناوە گەنجی دەریناوە، ئەوە جاری یەکەم و دووەمی نەبوو. لە مێژە لە کوردەواریدا وتراوە ڕۆح شیرینە، هەر بۆیە لە ساتی ڕووداوەکەدا هیچ کام لە ئەندامانی خێزانە عەرەبەکە هەوڵی ڕزگارکردنی ئافرەتەکەیان نەدا، بەڵام جەبار عوسمان گیانی خۆی دەکاتە قوربانی و هەوڵی ڕزگارکردنی دەدات. کە سوکاری جەبار دەڵێن ئەو مەلەوان بووە و چەندین کەسی تری لەو شوێنە لە مردن ڕزگار کردووە، بەڵام ئەم جارە جەباری کوڕیان بە یەکجاری لە پێناوی ڕزگارکردنی گیانی کەسێکی تر گیانی خۆی کردە قوربانی، بەمەش بووە شانازی بۆ کە سوکارەکەی و میلەتێک بەگشتی. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.